بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. برزان وخوشوستانم، قيام الليل تنها نوجنية كسي مسلمان لابد أبيش شو بريكي بخبر أو كسي كأيوه قورب للاي خوا للاي عبدكاني خوا پێویستی بە شەو زیندەیی هەیە. شەو زیندەیی زۆر کات ئێمە وا تەسەوورەکەین ئیلا ئەبێ 11 ڕەکعەت نوێژ بکەین، ئیلا ئەبێ زۆر بمێنەوە. نە، ئەگەر تەنها 2 ڕەکعەت نوێژمان کردبێ، مهم ئەو شەوە ناومان نووسراوە لەو لیستەی کەوا هەڵساون. بەس ئەگەر هیچمان نەکردبێ ناومان نییە. لە ڕۆژی قیامەتە کاتێکە ناوی ئەو کەسانە ئەخوێنرێتەوە کە شەویان زیندووە، ناوی ئەمەیتیان نییە. ئێمە پێویستمان بەوەیە لە شەو زیندەییە ئیلا هەوڵمان دابێ وەلەو کاتێکی کەم بێت، وەلەو ذیکرێکی کەم بێ لە شەوە بە ئاگا بین و ئەو ذیکرەمان هەبێ. چەند جوانە ئینسانی مسلمان لە ڕۆژی قیامەتە لە بەردەم ڕەب العالەمینە ڕائەگیرێ عەبدەکەم چیت هەیە بە پەنهان بۆ من؟ خوای جان هەموو شەوێک پێش ئەوەی بخەوم 2 ڕەکعەت نوێژم بۆ تۆ هەبوو. هەموو شەوێک پێش نوێژی بەیانی هەڵ ئەسام 2 ڕەکعەت نوێژم بۆ تۆ هەبوو. ویترم لە کۆتایی شەوە ئەکرد یا ڕەبی پەروەردگارە. بۆیە ڕەمەزان بەڕاستی مانگی بڕیاردانە. ئەم ساڵە نوێی کەیەت مخوا لطفی لەگەڵا کردوین و فەزلی خۆی و ئەم دەشەوە لە مزگەوتان شەوی 25 ئەبێ بەڕاستی بڕیارت دابێ کە ئەم ساڵی کە بەسەر تا دێ باشترین ساڵە بێ. گوناهەکان تەرک کرابێ، شەوەکان زیندوو کرابێتەوە، عەبدایەتی جوان بۆ خواگیان بەرز کرابێتەوە. ئەچمە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم کە باسی قیام الليل ئەکا، سوودەکانی باسەکە. ئەفەرمێ عەلەیکم بقیام الليل، لسرتانكوا شو بريكي زندوكنا وشو زندبن، فإنه دأب الصالحين قبلكم، أما بشيء أو كسانبوا كصالح بون لبيش إيوا لأمة كان يتري شهر وابوا. وإن قيام الليل قربة إلى الله، أو كساني كشويان زندية نزيك الأخوة بهوي قيام الليل وزؤ نزيك كويتو الأخوة. ومنهات عن الإثم، قيام الليل آواد لي أكل لجناها كان أتبارز، وإلى زمان فتنة باشترين اشتبوا كسي مسلمان أو يكشوي زندو. وتكفير للسيئات، أجر بروجا جناها تكردبه سبحان الله، أو قيام الليل ولو كم يجبه أبيت كفارتي أو جناها نيك بروجا كراوة لو أنا جزياته. ومطردة للداء عن الجسد، أفرمي إيشو آزاركاني لا شلا أبا. وتصور لك كأما شو زور ماينا ومانو بين توشي آزار بين، بعكسه آزاري لا شمان درس. زانان أفرمون أو كسيكا هميشا شوي زندو كربيته وتشاوي لشوا كربيته وتشاوي كزناب. الان أو كسي زور ما بيته ولا قيامة بشتكي كوم نابي، بشترك أبي ولو بيرج بعمري قوربي. أجر آزارك تهبو إيشك تهبو وستد طلبي شفاكي بقيام الليل، طلبي شفاء أكري. بياوة قوركاني بيش إما ناقين أهستي أنبياء أصحاب ناقين أواني دواي أوان همو كسا قوركان يك عالم نبو خواني شو نيجنب. بوي أجر كسي خوي ببان خواز بزاني بعالم بزاني شوي زندون نبي خوي بهيج نزاني شكو كسا مطرود الله إخوة إلا أبي شوي زندو بلا بيناوي خوا. أفرم مالكي كوري دينار كوري خشي أبو صالح بوما نجارته الله جوري كي هبو هموش أتشو ناوي داي أخس. الله منيش بتشوفو متم والله أبي بزانم تشي أكلم شوا. الله شوك بيش أو رشتم خوم شاردوا. الله أبي شهات سيري أملا أولاي كر سيري دروي كر بزان كس أجايلين يتشو جورو درجة كي داخس. الله منيش بيدنجم ليه كردبو. الله سيرم كر أيوز شونيش وكا دسي برزة كردوا جريان زوري بو إهنا دسي دا أنا كم يكي زور دا أنيش
تۆزێکتر هەڵ ئەساوە دەسی و نەئەتوانی شەو نوێژەکەی بکە ئەڵێ لە دوایە کە نوێژەکەیدا ئەبەست سیرم ئەکردی قەتم ئەدا ڕکاتێک نوێژ ئیتر کاتی سەحەرە زۆر کات وبالأسحار هم يستغفرون ئێمە وای لێکە دێنەوە یعنی دوای نوێژی بەیانی ئینسان ئیستیغفارکە نە سەحەر بریتێ پێش بانگی بەیانی بریتێ لە کاتی پارشێو ئەلەو کاتە کاتی ئیستیغفار و داوای لێبوردن لە خوای گەورە کاتێکی زۆر گەورە بۆ ئینسان داوای لێبوردن کرد ئەڵێ لەو کاتە بینیم ڕیشی تەڕ بوو سپی بوو ڕیشەکەی ئاوە دەسی پێ ئەهێنا ئەیوت پەروەردگارە إذا جمعت الأولين والآخرين فحرم شيبة مالك بن دينار خوای جان ئەگەر ئەوەڵ و ئاخر هەمووی لە ساحەی مەحشەر کۆ کردەوە خوای جان ئەم ڕیشە سپی مالیکی کوڕی دینار بپارێزە و مەیخەرە ناو ئاگرەوە ئێمە پێویستمان بەڕاستی بە شەوانێکی زۆر زیندوو هەیە خوا لطفی لەگەڵا کردوین ئەمە پێنجەم شەومانەکە بتوانین زیندوی کەینەوە باشی ئومێ دەکەم ئەم نوێژە جەماعەتانەی کردومانە بەشی ساڵێکمان بکات بەڵام پێویستمان بە بڕیارانێکی گەورە هەیە بۆ دوای ڕەمەزان چونکە ژیانی ئینسانی موسڵمان بەس ڕەمەزان نییە بەس شەوانی قەدر نییە بەخوا پێویستمان بەوە هەیە ئیلا کاتێکمان هەبێ بۆ پەیوەندی لەگەڵ خوایە باشترین کاتیش لەو کاتانە بریتێ لە قیام اللەیل هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئیلا نهێنێکی هەبێ لە شەوە خوای بۆ خاتری گەورەی خۆت لە نهێنەکانی شەو مەحروممان مەکە خوای هاوکارمان بۆ خاتی گەورەی خۆت کە شەوەکانمان زیندووکەینەوە تو گەورەی خۆت ئەم ساڵە نوێی کە بەسەرمانە دێت خوای بیکەرە ساڵی تاعەتمان یا رب العالمین خوای بیکەرە ساڵی پەیوەندیمان لەگەڵ تۆیە لە گوناهەکان بمان پارێزە شەوەکانمان زیندوو کەرەوە چاوەکانی دڵمان لە شەوە بکەرەوە یا رب العالمین خوای بۆ خاتی گەورەی خۆت ئەم جەمعی کە لەم ماڵی تۆیە کۆبووینەتەوە بەخوا بەس لە بەرخاتی تۆ هاتوین یا ربی پەروەردگارە محروممان مەکە لێمان قبول کە یا رب العالمین بمان گێڕە لەو کەسانی کە عتقیان ئەکەی لە ئاگر یا ربی خوایە میهرەبانی مەغفیرەتی خۆت لێبوردەیی خۆت بەسەرمانە دابارێنە یا ربی خوای گیان ئێمە ئەم شەوانە بۆ تۆ زیندوو ئەکەینەوە لە بەردەم تۆیە ئەوەستین ئەزانین زۆر کەم و کوڕیمان هەیە ئەزانین ڕووسیای بەردەم دیوانی تۆین بەڵام یا ربی خوای گیان تۆ کەسی کافر لە بەردەم دیوان و ماڵی خۆتە دەرناکەی یا ربی خوای ئەم عەبدە ساڵحانە ڕویان کردتە ماڵەکەی تۆ دەیا ربی خوای دەرگاکانی ڕەحم بەسەرمانە دامەخە آمين آمين والحمد لله رب العالمين استغفر الله سبحان الله والحمد لله